منیش بەوە ئاسوودە بم کە 5 کارتۆن 10 کارتۆن ئاو سار دەکەمەوە لە سیارەکەم سەهۆڵی تایە فریای ئەمانە کەوم هەر هیچ نەبێ پیاوێکی بە تەمەنی تیابێ کە خەباتەکەی بە ئاوێکی سارد من ئەیەمەوە ئێرشکەتەوە پاکەکەینەوە تو چەکەی لێرە من هەر هاتووم ئەزانم کە گەرمایە پلەی گەرما بەرزە ئەم چینە چینێکی خانیشینە پەلەی خانیشنەکەی براکەشم نیە دوای 4 ڕۆژیم ئەم کارانە ئەنجامە منجا بە تەمام موچەی براکەم وەرگرم واتە موچەی براکە و لێرە وەرەگری بەڵێ ئەم کارە بۆ ئۆکەی ئەم کارە بۆ ژینگە ئەیکەم بۆ هەست و نەستی ئەم خانەنشینانەی پێشمەگە چەندەها ساڵە کە لە شاخا بوون چەندەها ساڵە خەباتیان کردووە ئەمە شێوازی موچەکەیانە کە پێیانە درێ منیش بەوە ئاسوودە بم کە 5 کارتۆن 10 کارتۆن ئاو سار دەکەمەوە لە سیارەکەم سەهۆڵی تایە فریای ئەمانە کەوم هەر هیچ نەبێ پیاوێکی بە تەمەنی تیابێ کە خەباتەکەی بە ئاوێکی سارد من ئەیەمەوە بە ئاوێکی ساردی ژینگەی حەزەکەم دڵ و دەرونی سافکەم هیوادارم هەموو کەسێ ئەم ژینگە پارێزێ و ئەو خەڵکە ڕەش و ڕوتە ئەو خەڵکە خانیشتنانەی خۆش بێ و ڕێزیان بگرن و چونکە بەڕاستی هیوایەکیان بەوەیە کە 3 مانگە موچە نەدراوە ئێستا لە موچەیە ئەبوایە نەک دەبەیە ئاوشتی تریشیان پێشکەشکردنایە بەڵام ئیتر ئێمە هەر ئەوەنە من وەکو ژینگە پارێزە دەسەڵاتم تایە کە تا ئێستا 100 کارتۆن ئاوم بەسەر بانقەکانی کشت و کاڵ و بانقی مەڵکەنی و ئێسش بۆ خانشین ئامادەم چەند ڕۆژ لێرە بەردەوام بن بێم ئاویان بۆ بێن و سەوەڵیان بۆ بێن و دڵ و دەرونیان فێنکەمەوە لەبەرەوەی تۆزێ داخلە دڵن لەبەر بێموچەکانیان تۆ چەندێکم کارەکەی من 27 ساڵم کارەکەم ژینکە پارێزم لە کۆمەڵی کوردستانی سەوس لە بزافی ئاشتی بانم خەڵکێکی هەڵەبجەیم بەڵام شارچێتی ناکەم خۆزگە هەموو کەسێک لە لای خۆیەوە کە دەبەکەی ئاوەکەی خواردەوە ئەیکردە ناو سەلەکەوە نەک ئەرکێکی تریش بۆ من زیاکە ئێستا من دوای ئەوە سەعاتێک کە چۆڵ بوویم هەمووی پاکەمەوە بەرپرسانی ژووریشەوە ئاگادارن کە چەند ساڵم ئیشەکەم بۆ خۆشیان ئاوەیەنم بۆی بیان بە خەڵکانی ئێرە دەستی ماندووبوونەیە گوشام هیچم نەکردووە نمونە و زۆر بێت هیچم نەکردووە من ئەمە هەستێکی مرۆڤی و هەستێکی نەتەوایەتی خۆمە ژینگەی خۆمە ئێستا شەچم وەجبەی تر ئەێنم ئەگەر بۆشم بکرێت تا ئێوارە 50 کارتۆن 100 کارتۆن سەواڵەکەش دابینەکەم لەسەر هیلاکی خۆم و فەخر و شانازی پێوەکەم موچەی خانشینی براکە و براکە و لە ژیانە ماوەیە چییە؟ بەڵێ براکەم لە ئەوروپایە 8 ساڵ پێشمەرگە بووە 500,000ێکی هەیە بەڵام من بەوە دڵخۆشم ئەویش هاوکاریەکان ئەگەر تێچوونی هەبێ هەم یارمەتیم ئەیاتەوە هەم ئەڵێ و کارێش پیرۆز و جوانە بە ناوی براکەمەوە دڵشاو مەرکاکی ئەم ئیشەشەکەم کارێکی خۆبەخشی هەر ئەوە نیەشتی تریشم زۆرتر هەیە لەو نەمامە سوتاوانەکانی سەر شاخ ئەوێشم نەمامەکانمان چاندۆتەوە لەگەڵ کۆمەڵی کوردستان 3,000 نەمامان چاتۆتەوە کوشینگە بارێز.